خۆشەویستان جارێکی تر سڵاوتان لێبێ لە شاری هەولێر کۆنفرانسێک بەناوی بیرروبەر هەموو داهێنانەکانی نووسەر و ڕووناکبیر عزیزگردی لە هەولێر بەڕێوە چوو کە تیایدا نزیکەی 5 پانێڵ و نزیکەی 18 توێژینەوە لەسەر کار و بەرهەمەکانی نووسەر و ڕووناکبیر عزیزگردی کرا. لە سنتەری ڕۆشنبیری زانکۆی سەلاحەدین کۆنفرانسێکی زانستیی نێودەوڵەتی بەناونیشانی بیرروبەر هەموو داهێنانی عزیزگردی بەڕێوە چوو. سەرپەرشتیاری کۆنفرانسەکە ئاماژەی بەوەدا کۆنفرانسەکە ماوەی 2 ڕۆژ بەردەوام دەبێت و تیایدا 5 پانێڵ و 18 توێژینەوە لەسەر ژیان و کۆی بەرهەمەکانی لە بواری ئەدەب و زمانی کوردی عزیزگردی پێشکەشەکرێ. وتیشی عزیزگردی زیاتر لە 200 بەرهەمی چاپکراوی هەیە و خزمەتێکی زۆری بە زمان و ئەدەب و کلتوری کوردی کردووە. کۆنفرانسەکە بۆ ماوەی 2 ڕۆژە کۆنفرانسی زانستی نێودەوڵەتی بۆ مامۆستای گەورەمان مامۆستا عزیزگردی ئەنجامماندایە. 5 پانێڵە زیاتر 18 توێژینەوە پێشکەش دەکرێن و هەروەها لە بڕگەی فلیمەکی دیکۆمانتاریمان لە بۆ ئامادەکردی لە سەرژیان و بەرهەمی و هەروەها پانێڵێک لە سەرژیان و بەرهەمی دەڕوا و دواتریش توێژەران بە 18 توێژینەوە بەشداریان کردێ لە سەر بەرهەمەکانی مامۆستا عزیزگردی لە بوارە جیاجیەکانی وەکو وەرجێڕان و وەکو زمان و وەکو لایەنی ئەکادیمی مامۆستای خوالێ خۆش بوو. مامۆستا عزیزگردی لە بواری زۆرا و زۆر خزمەتی بە زمان و کەلتوری کوردی کردیا. زیاتر لە 200 بەرهەمی چاپکراوی هەیە و هەروەها مامۆستا عزیزگردی بەرهەمەکانی زیاتر وەرجێڕانن. جگە لە وەرجێڕان خاوەنی ڕابەری چێشی عروزی کوردیە و توانا و قودرەتێکی لە ڕادەبەدەری هەبوو لە داهێنان و لە ئیبداعکردن لە بواری ئەدەبی. مامۆستا ئەو بەرهەمە جۆرا و جۆرانەی کە لە بواری کەلتور و زمان و ئەدەب ئێستا لەناو هەموو قوتابی و خوێندکارەکانی ڕەنجی دایتەوە و کاری لەسەر دەکرێت لە بۆ توێژینەوە لە بۆ سوود لێوەرگرتن لە توێژینەوەی زانستی و نامەی ماستەر و دکتۆرا و تێزی دکتۆرا و لە هەموو مەجالەکان مامۆستا بەرهەمەکانی شایستەی ئەوەن کە بەکاربێت.